تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر هەنگاوێکی دیکەی گرنگی بۆ جێبەجێکردنی تەڵتینە. هەردوو سەرۆکی حکوومەت ئەو جارە بە شێوەیەکی جیاواز دادگایی دەکرێت. دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکاری دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە هەولێر ڕایگەیاند لە ڕێی نووسراوێکی یاسایی دادنووسەوە هۆشداریمان بۆ هەریەک لە سەرۆکی حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتی عێراق و هەردوو وەزیری دارایی هەرێم و بەغدانار بەپێی ئەو ڕێکارە داوامان کردووە لە نزیکترین کات دەست بە تەڵتین بکەن. وتیشی ئەگەر لە ماوەی 8 ڕۆژ وەڵام نەدەنەوە بۆ جێبەجێکردنی بڕیاری تەڵتین بە شێوەی کەسی خۆیان لە ناو نیشانەکانیان سکاڵای یاسایی لەسەر هەر چواریان تۆمار دەکەین بۆ ئەوەی سزا بدرێن. دکتۆر ڕەعەد ڕەفعەت وتیشی بۆ زیاترکردنی فشارەکان هەوڵ دەدەین ئەنجومەنێکی فراوان لە مامۆستایان و فەرمانبەران دروست بکەین کە کاری یەکەمیان فشارکردن بێت لە ڕووی یاسایی و مەدەنیەوە لەسەر بەغدا و هەولێر بۆ ئەوەی تەڵتینی موچە دەست پێ بکات. هەر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر ڕایگەیاند لە جێبەجێکردنی تەڵتین بە پلەی یەکەم حکوومەتی هەرێم لێی سوودمەند دەبێت کەچی دژایەتیان کرد لە کاتێکدا ئەرکیان ئەوە بوو تەنها لیستێکی خاوێن پێشکەشی بەغدا بکەن. جێی باسا لە مانگی 2 ئەمساڵ لەسەر داوای تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر دادگای فیدراڵی بڕیاری تەڵتینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەرکرد. بەهۆی پابەند نەبوونی حکوومەتی هەرێم بە ناردنی لیستی موچە بەغدا ئامادە نییە بڕیاری ناردنی موچەی موچەخۆرانی هەرێم هاوشێوەی بەغدا و مانگانە جێبەجێ بکات. بەو هۆیەوە ئێستا لە ناوەڕاستی مانگی 12 داین کەچی موچەخۆرانی هەرێم موچەی مانگی دەیان وەرنەگرتووە.